ڕۆژێکمان ماوە بۆ سەر ساڵی تازەی ئەوەی کە ئەڵێن عیسا کوڕی خوایە، ئەوەی کە ئەڵێن مەریەم ژنی خوایە. ئاگامان لە خۆمان بێ موسڵمانە، شاری خۆمان تۆزێ باشترە، بەڵام شاری دەرەوەمان ئەم چەند ڕۆژانە ببینن چه فەسادیەکەنەوە لە سەر زەویدا. ويا قوم لا تفسدوا في الأرض بعد إصلاحها، أي قومكم فسادي مننوا أو فسادية جەژنی سەری ساڵ. ئێمە جەژنمان نییە ئەبەدەن لە دوو جەژن زیاتر. ئیسلام جەژنی نییە لە دوو جەژن زیاتر، بێ لە جومعە جەژنی قوربانمان هەیە، جەژنی ڕەمەضانمان هەیە. ئەوە جەژنی ئەو کۆمەڵن کە ئەڵێن عیسا کوڕی خوایە، ئەوە جەژنی ئەو کۆمەڵن کە ئەڵێن لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة. سێ خوا هەیە، عیسا خوایەک، مەریەم خوایەک، رب العالمینش خوایەک. ئالەو بوهتانە گەورەیە، ئالەو جورمە گەورەیە ئەیکەن بە جەژن، بەڵام بەناوە ئیسلامیەکانمانش لە تەلەڤیزۆنەکانە تەوقەیان لەگەڵاکەن، جەژنە پیرۆزەیان لێکەن. ئاح چەند سەرشۆڕ و زەلیلن، ئاح چەند دین ناشرینەکەن، ئاح چەند کەس بەهۆی ئێوەوە وازی لەم دینە پاکە هاورد، لەم دینە پیرۆزە هاورد، بچن لە کەنیسەکاندا و دانشن جەژنە پیرۆزەیان لەگەڵا بکەن. ئەوە جەژنی ئێمە نییە، ئەوە جەژنی ئەو کەسانەیە کە ئەڵێن عیسا کوڕی خوایە. هەر کەسێکش دڵی پێی خۆشە ئەوە لەگەڵ ئەوانە حەشر بکرێ و ومن يتولهم منكم فإنه منهم. هەر کەسێ لە ئێوە ئەوانەی خۆش بوێ، ئەو جەژنەی خۆش بوێ، ڕەبی مبارەکی بێت. خدا ئەفەرمی ئەوە لەوە نەخێر جەژنی ئێمە نییە. لە گەورەترین زوڵمە کە بڵێ عیسا کوڕی خوایە و ئەمجا بیکەی بە جەژنش، حەقمان نییە بەو جەژنەوە. هەر کەسێکش ئەو جەژنە ئاکا کەیفی خۆیەتی و بەڵام ئەوە ئیشی ئەوان